من ناو مەرزە حەیدەر ئەحمەدە و دانیشتووی شاری کفریم لە ساڵی 2016 فێری وێنەکێشان بیمە بە شێوەیەکی جوان هەر لە سەرەتای 2016 تا دوو کۆتایی 2021 ئەلحەمدوللا بە شێوەیەکی زۆر جوان فێر بوومە و هەرچەنە لە هیچ قوڵ و لە هیچ ئەکادمیەک نەم خوێندووە و هەر یەکی سەرەتاییشم نەخوێندووە وەکو بڵێ خوێندنەوە ئەم شتانە ئەلحەمدوللا ئیسە بە شێوەیەکی زۆر زۆر باش ئەم کارە زیاتر و زیاتر خەڵکی پەرەی داوام لێکا و وەمەش پەرەم پێی داوە ئینشاءڵڵا لە داهاتووە وەکو بیریتان چەند کەسێکم هێناوە لەگەڵ خۆما بە پێی کات و سات و ڕۆژەکان ئینشاءڵڵا لە داهاتوویەکی کورت بێ یان درێژ بێ بتوانم پەرەی پێ بدەم و زیاتر و زیاتر خوێندکارم هەبێ وەکو چۆن بڵێ تەلەبەمە بێ لە ژێر دەستم بێ و بتوانین ئەمە فێر بین ئینشاءڵڵا. ئەم تابلۆیە لە سەرەتایە تا کۆتایی تقریبەن 8 ساعتی ئەوێ و بەنسبەت خوازیارەکانیش زیاتر عەرەبە و زیاتر خوارووی بەغایە و ئەلحەمدوللا منیش بە مەقابلێکی کەم بۆیان دروست دەکەم و بەنسبەت کاتەکەی و کاتەکەی دیارە بەڵام ماندووبوونێکی زۆر زۆر درێژە پشتکێنی پێوترێ ئەمە حەقا ناوێت ستری ئار نەبووایە پێ بوترایە پشتکێن چونکەم هەر قەڵەمێک و ئەتوانی بە شێوەیەکی ئاسایی بەسەریعی تەواویکەی بەڵام ئەمە لێرەوە بۆ ئێوە لێوە بۆ ئەمرە زۆر زەحمەتە 240 فەنە وەڵا من خۆم پێشەوەی سێری دەستی کابرایەکی عەرەب بکەم لە ئوردون خۆم هەر بە شێوەیەکی زەغرەفەیی یعنی منداڵانە بۆ مناڵ لە قوتابخانە داوای کرد لە 2016 ئەم کرد بە بسمار ئەم کرد بەڵام بینیم کابرایەکی ئوردونی بە شێوەیەکی زۆر جوانێکە و منیش هەلەیەوە لە دەست ئەوە فێر بووم و زۆر دیقەتمدا کارەکانی هیچ پرسیارێکشم لێ نەکرد بەڵام چۆن بڵێ ئەمە داهێنان نییە ئەمە لاسایکردنەوەی لاسایی ناچێت قاڵبی داهێنانەوە من ئێستا وام لێ هاتووە خۆی پرسیار لە منەکە ئەڵێ فڵان چۆنە فڵان چۆنە بێ و چی بکەم لە پاڵ ئەوەی خۆم فێر بوومە حەزەکەم منداڵیش هەیە لەگەڵمایە و بەردەستی مەکا و سێر دەست مەکا و چەند باوکێکیش هەیە منداڵەکانیان هێناوە بەلای من ئینشەڵا لە داواتوویەکی کورتە فێریان بکەم ئینشەڵا لە خۆم باشتر لە داهاتووە ئەمە ئینشاءڵڵا جێگایەکم هەبێ وێنەی ئەو کەسانی کە خۆم معجبم پیان وێنەیان بکێشم و هەر کەسێ شیاوی ئەو شوێنەیە لە جێگاکەی خۆی داینی